ڕووبەری گشتی ڕەهۆکراو لە مەترسیەکانی مین و تەقەمەنی بریتی بووە لە 10,424,032 مەتری دووجا و لە دووە بە دوای پاکردنەوەی ئەم ڕووبەرە نزیکەی 28,000 مین و تەقەمەنی جۆرەجۆر لەناو بردراون بە وردی 20,975 پارچە تەقەمەنی بوونە وەکو گولە تۆپ و گولە هاون و ئەو نەوعە 6,808 مینی دژە کەسی و دژە تانک بوونە و 184 بۆمبی چێندراو بوونە ئەوەنەی کە دو بە دوای شەڕی داعش بەجێماون لە مەنتەقەی خۆزر. ژمارەی کێڵگەمینەکانیش بە شێوەی گشتی ئەوانەی کە پاکراونەتەوە ساڵی ڕابردوو 179 بوونە 179 پارچە زەوی. لەم ژمارەیە 77یان کاری فەرمی ڕادەستکردن کەواتە واژووکردنی بەڵگەنامەی فەرمی ڕادەستکردن ئەنجام درراوە، ئەوانی تریش پاکرەوە و ئامادەنە بۆ ڕادەستکردن. ژمارەی سوودمەندانی بەرنامەی هوشیارکردنەوەی دەستگای گشتی کاروباری مین طبعاً ئەم بەرنامە بەردەوام بووە. پیا و ئافرەت گەنج منداڵ بە هەمویان 164,556 کەس لەم بەرنامەیە سوودمەند بوونە. وەکو بەرکەوتوانیش دووشە دەڵێم طبعاً خۆشبەختانە ژمارەی بەرکەوتوان هەندێک دابەزیوە بە بەراورد بە ساڵی پێش ئەو کە 2018 بوو ئەو کات 35 کەس بوون. ساڵی 2019 22 لەم ژمارەیەش 8 کەسیان بەداخەوە لە هەوڵاتیانی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە، 14 کەس بریندارن. طبعاً وەکو ستافی فەرمی خودی دەستگای گشتی کاروباری مین کەسمان شەهید نەبووە، بەرکەوتمان نەبووە، ئەمانە هەوڵاتی سڤیلن. ئەمەش بۆتان دەڵێم کە ئەمە بەرهەمی کاری تیمەکانی دەستگای گشتی کاروباری مینە بە شێوەی تەنفیزی مباشەر و هەروەها ئەو ڕێکخراو و کۆمپانیانەی کە لەلایەن دەستگا مۆڵەت پێدراون.